ئەم کاتتان باش بینەران و بیسەرانی هێژە لە ئەڵقەیەکی نوێی ئەم پۆدکاستە لەگەڵ ئێوەین و ئەم جارەش هەر لەگەڵ کاک خەبات باپشتی درێژە بە گێڕانەوەی بەسەرهاتەکەی دێن. کاک خەبات لەم ئەڵقانەی پێشوو گوێتان لێ بوو کە پێشمەرگە بووە و بە خیانەتی یەکێک لە برادەرەکانیان گیراون، براونەتە مەنزومەی شیمالی لە هەولێر. پاشان گەیشتینە شعبەی سێ لە بەغدا. شعبەی سێ شعبەیەکی سەر بە دەستگای ئیستیخباراتی ئەو زمانی بەعسە با بڵێن. من هیچ لەبارەی ئەو شعبەیە نازانم. ئێستا مەوێ لە زمانی کاک خەباتەوە بزانین لەوێ چی بینیوە. کاک خەبات بەخێر بێتەوە. زۆر سپاس. زۆر سپاس. گەیشتینەوەی کە بە خۆت و کلاشینکۆفەکەت و دارڕاستیەکەەوە گەیشتینە شعبەی سێ. لەوێ چی بینی؟ بەڕێ زۆر سپاس کاک سەلام. وڵاهی ئەمە کە دەرێم ئەمەیان هیناوێن دەر لە پاشەوەی لە هەولێرەوە بەڕێکەتین بەو گەرمایە و بەو نان خواردنەکەی بەیانیمان لە قیست و بە برسێتی و تەوان مانجینۆش زۆر گەرما و کاتە برین 15ەوە. ئەمەی تۆ باسێکی ئەوش لە ناو سیاری ناو سیارێک کەپسی پلێتی هەموو قەلمان ئارەق هەبوو. لە شوێمە تەوان دوای زانیمان شعبەی سێیە لە شوێنێکدایان بەزاندین چە کوشتەکانیشمان هەموو هەر لەگەر بوو، حەوشەک بوو بە زۆر گەرم بوو. لە سیارەکە ڕۆیدایان کەسە کات ئیسلامی کردین عینەن وەکو ئەو چەکەی توەوەی تووە هەرسێکمان بەڵێ کابرای مستەشاریشمان هەر لەگەر بوو هەتاوێندەر. هەنی ئەمە 4 ئەویشەوە 5 لەوێ نەیان بردینە هیچ ژوورەک هەر لە حەوشەکە لەبەر ئەو ڕۆژەدایان نای هەتاوەکو ڕۆژ ئاوا بوو پری بەمان بەنە ژوور و شتیوان ڕێگەیان نابوو بسوڕێنەوە نانا دەستمان بەسترا بوو، چاویشمان بەسترا بوو بە چاو بەسترای دانیشن لەبەر دانیشن لەبەر هەتاو. ئەمن 1-2 هاوارم کرد تێنیمانەوەوانە ئاویان لە بۆمان هینە بەس ئاوەشی شیرتێن ینی بەس دەومان تەڕوو زۆر هیلاک بووین لە تێنێتی و لە برسێتی هەتا لە بەر سێبەریشدایان نەنای. پاشەوەی کە بووە مەغریب عینە سیارەکات دیارە و سیارەی هەولێر نەبوو یەکێکە بوو سواری سیارەیان کردین. ئەو جارە ڕۆی کە ماوەک ڕۆیی دوای زانیمان بۆ شعبەی 5 لە شعبەی سێ هیچمان نەدیت بەس ئستلام کرای بەس حەوشەکەتان بەس حەوشەکە ئەویش بە چاو بەستر لە حالەتێک وەڵڵاهی نازم بۆ چاوی من کراوە قەپات کرا ئەوەی تێنا ناگەم ئەوش بە لەحزە بوو حەوشەکی هەموو سەبە بوو مبەردێک هەبوو لە دوور نەک ڕووی لەمەبی بۆ غورفەکان کەسەکە بەس نازم حرەسەکان لە شوێ بوون بە زەمە نەمانتوانیت حرەکە بکەین لە جێی خۆمان بەو گەرمایە گەرمای بەغدایەوە کاتیش لەوێ ئەمەیان بردە شعبەی 5 لە شعبەی 5 تەبان هیچ معلوماتمان نەبوومە هیچ شتێک لەبارەی شعبەی 3 و شعبەی 5 و ئەو شتانەمان نەدەزانی چکەوانەی لەگەرمان بوو لە هەولێرێ ئەو زیانیان نەدیتەوە ئەوە نازان ئەمە سزنەکە بەس دوایە لەوێ کە داخل بووین عینەن ئەو شتانەی پێمانە یەکێکی نایەنەوە پێرچاومان دیسان لە هەموو جێک ئەوە لەگەرمان بوو لێدانەکی باشمان خوارد. ئەوە دوای گوتیانەوە پێی دەرێن بە خێرات و سەلام عەلەیک ئەوە ماوەرگرت. دوای هەموو جلەکانیان پێفڕێداین حتا شۆرتیش دێمە یەکەم جار یەکەم جار وشتوامە لە هەولێرێ هایان لەمە نەکردیانی ڕوتمانکەنەوە بەس لەوێ شۆرتەکەشیان پێدانین گوتیان یاڵا هەر کەسە و دژداشەک لەبەرکا لێرە. ئەو دژداشەیوان هەموویەوە دژداشە لەسەر یەکەت بوو جلچ خەڵکیش لەوێکەت بوو دژداشە بوو بەڕاستی بەخین بوو هەبوو ئەوە بوو هەتا نازانم خدر بوو یان شاخەوان بوو گوتی سەیدیەوە خینی پێوەیە لەوێ چاومان کرابەوە لە جێی خۆمان ڕوت کردەوەەوە بەس نەدەبا سەریشمان برین کەین تەمەشایوان کەین گوتی هەر ئەوەیە هەر یەکە و دژداشە کەرگن بە هەر حاڵەت یەکە و دژداشەکمان لەبەر کرد لەوێ گوتی سەرتان نەویکەن ئەین چاومان نەبەستراوە بە سەرمان نەوی کرد کەس ببینی مەمنوعوار نەدەتانی ئاوڕژدەیەوە مەمەڕەشی درێژ بوو ژوور بوو لە شعبەی 5 وڵڵا هێوزە من نازەم لە شعبەی 7 لە ژووری 7 بووم ئەلمیم لە 15 هەتا 18 ئەو چارە لەوێ مستەشارەکە لەمە جودا کراوە ئیدی نەمازانی ئەو چی لێ هات بەڵام ئەمە هەریەکە و لە پێش دەرکەی ژوورەکدانراین
لە کاتێک دەرگە کراوە پارەچیان بموەنا لە ژۆرێ نزیکەی 15-16 کەس لە ژوورێ دانیشت بوو ژوورێکی مڕەبعی بچووک هەمووی ئەوها دانیشت بوو بە ژوورەکە ڕووناک بوو نەکبرێم تاریک بوو ڕووناک بوو ئەمن جارێ 5 دقەی یەکەم تەبعاً هەتا دەرکەشیش دەدرێ و قفل دەکرێ و حرەز دەڕوا کەس ناوێری هیچ قسەت لەگەر بکە پاشەوەی کە ڕۆی ئەم لە دانیشتم لە جێک جێم بۆوە یەکیان پرسی خەرچی چێندەری ئەمش گوتم ئەربیل بە زەوەندەم گۆ کە گوتم ئەربیل یەک گوتی کوردی وتم بەڵێ یەک کوردی تێدا بوو ئەو کوردەش پێم ئابینایی مامە بوو مامە کۆیان پێدەگو کۆیی بوو تەمەشای منی کرد گوتی خۆ لەسەر شتی خراپ نەگیرای عمرەکەم گوتم نا تی لەبەر چ گیرای ئەمش یەکسەر بۆم گوتم پێشمەرگەمە سەیری کردم پێشمەرگەی چ تمەڵا پێشمەرگەمە کوری باوەڕی نەکرد دوای گوتی غێر خەرچی منتقەی کۆیە و دەزانی ئەوە پێشمەرگە و شت لەوێ زۆرە لەو منتقەی دەوروبەری کۆیە ئەو کاتیش وتی پێشمەرگەی چێ بووی وتمی پارتی لە چێن دەرفلانجی هەندێک معلوماتی هەبوو کوڕەچی لەوانێ عمری هەر ئەو کاتەگە 30 ساڵێک لەو دەورە کات 30 ساڵ زۆر بوو لە چاو من دەکات لەم زۆر گەورەتر کە تەکید بوو پێشمەرگەمە یەک لە لەوانی ژۆرێ ناوی لەیس بوو مراقب بوو سارێک و 3 مانگ بوو لەو ژوورە بوو لەو ژوورە سارێک و 3 مانگ بوو لەو ژوورە بوو بەخۆی تەڵەبەی جامعەی مستەنسڕیە بوو ژیرا بوو برایەکی لە ژوورەکەی دی بوو لەو سار و 3 مانگەی وەبزام 2 جار یەکدیان دیت بوو ئەوش سەجانەکان ڕێیان پێدا بوو نەک بە قانون بە هەر حاڵ گوتیان ئەوە چ دەرێ ئەو کوڕا بەس بەگشتی ئەمانە سیاسی بوون وایە هەمووی سیاسی بوو بەسەر چی هیرا بوون عەرەب بوون بەرێ ئەمن و مامە ئەو بوون هەمووی زۆربیان شیعە بوون ئێستا ئەو کوڕە لەیس علەساس برایەکەی ویستیتی نازام چێن دەربتەقێنیتەوە لە بەغدایە گوایە لەیس ئاگای لێ بووە خەبەری نەدایە کەس ئەوەی دەکا خەبەر لە برای بدا مەسەن ئەگەر بە تەماشا بەڵێ هەبوو زمانی پیانەوت ئەوەی کە تۆ زانیاریە کتێبێ و نەچی بیڵێ ئەوە دەزانم دەبی خەبەر بدەیت بەس ینی زەحمەتە ینی هەموو کەس ناتوانێت طبعاً قەزدم بەستم کە ینی تۆمەیەکی زۆر بێمەعنا بوو بەڕاست تو دەبی کەسەکە شتەی ئەتو زانیتی دەبی خەبەری لێ بدەیت ئەگە خەبەر نەدەی ناوی بوو کاک خەبات پیانەوت تەسەتتر ڕاستەکەی ڕاست ئەم ناوەکەم بگیرنیە جەریمە بوو وایە حکمی لەسەر بوو من شتێک لەسەر تۆ بزانم نەیڵێم شەریکی تووشە بوو مەگەر تۆ بگیرێتە ئەجا ئەوە فەقیری لەسەر ئەوەندەی گیرا بوو کە مەوزوع گوتی ئەوها دەرێ پێشمەرگەمە و ئەوانە و خوا هەر ناگری یەکەم جار نەزڕەشیان هەبوو دوای کە گوتی دەرێ پێشمەرگەوە و ئەمن تەکیدم کە ئەوە پێشمەرگە بووە زۆر ڕێزیان گرت عەرەبەکان گوتیان مامە تو بە خۆت دەزانین جێیەکە کووە ئەو کوڕە لە تەکت و بنووی لە لای دیوار نەک بکەوتە بەینان لە لای دیوار بنووی ئەتوو لە تەنیشتی بنو ئەمیش یعنی ئەوە تا هەناسەم دەدا لە برسان وەخت بوو بمرم گوتم ئەرەوە گوتم زۆرم برسیە ئەمن نەمزانین لەوێ خواردن زۆر کەمە ڕۆژەیەک سەمون دەدرا ئەو سەمونە عەسکەریەکان هەیە ڕۆژێک سەمون دەدرا سبەینان وەڵڵاهی نازانم چ دەهات چایێ لە ناو ئەمە دەرێن لەگەن دەفرەچی وە خەڕ سەمونەکەیان تێدەکوشتی و دەیان خوارد ئەوە دوایە تەمان ئەو کە گوتم برسیمە هەموو تەمەشایەکیان کرد مەزانە پاش مەغریبە ئەوەی هەیە خورایە تا بێت چاوەڕێکی تا بێنی تا بەس لەو بینەی نەفەرە گوتی ئەمن پارچەک سەمونم پێدەی دەبێ دوای ئەمامە بەمنی گوتی وەڵڵاهی بە حیاتی نەمازانی ئەو کوڕشتەش خۆی بداتێ لەوەتەی لێرەینە لەو سزنەی چکە مامەژ یەک دوو ماگ بوو لەوێ بوو وتی نازەمەوە کوڕ ڕەحمی لە بۆ تو جوولە پارچە سەمونشی دامێ بەس باوەڕ کە بە قاورمەچی ئێستا هەیە کە ئەو کات خواردم چکە ئاویش هەبوو ئەندەگە ئاویشیان دامێ ئیدی هەفتەک لەوێ بووین بەس لەوێ زۆر دەرسم وەرگرت لەوێ زانیم سجن چییە و سیاست چییە و ئەو خەڵکانەی بێرەدا تێدەپەڕن و دەگەنە سجن و دەگەنە حکم و ئەعدام دەکرێن چنە بۆ نمونە مەسەلەن من خۆش مابووم لە سجن زانیم کەمە
ئەم شتە بە مەرحەلە ئەڕۆیت و محکەمە هەیە و ئەم باوەڕەکەی یانی لەو ئیفادە و شتانەشکیانشی نەمەزانیەوە بۆچیە ئەوەی باسم کرد مراقیبەکە لەیس بوو لەیس برادرش کە لەوێ بوو مەسیحی بوو بە تەمەەن بوو ناوی ئەبوو ئەسیل بوو ئەبوو ئەسیل نازانم لە ژیرا بوو بەس قەزیەکەی سیاسی بوو محامی بوو بەخۆی گوتی یونس دەتانی قەزیەکەی خۆتانم لۆ باسکەی ئەم ژوتم گوتی چکە دەمەوێ هەندێک هاوکاریت بکەم تەبانە من باسی ئەوەی لە ترسی چوویتە دەرێکە من چمە و چم کردیە و چ بوویمە گوتم ئەمن احترافم هەموو گوتم احترافم لەسەر ئەو شتانە هەمووی کردیە شێوەی گرتنەکەشم پێگۆ کە پێم گوتی ئەمن 11 جار چوویمە محکەمەی ئیعادە تەحقیق کرایم ئێستا هاتیمەوە لەسەر ئەو ئینادی کە لە پێش حاکمی کردیت کە گوتم بە زەبری لێدان ئەو احترافاتە بە من کرایە زمامەش زۆر هاوکارم بوو لە ئەو کەلیماتانەی تێنە دەگەیشتم لە عەرەبی وانە کە باسی دژوارم لۆ کرد کە ئەو هامەی بەگرتندا وهای کردیا گوتی یەک ڕێگام هەیە لە بۆت بەس دەبی لەگە برادەرەکان ئیتفاقی گوتم کە برادەرەکان کو دەبین تیبا لێرە خەلاص دەبن دەستنە سزنی ڕقەمێک لەوێ دەچێت جەناحخاس خوا دەزانی گوتی لێرە دەڕۆن لە سزنی ڕقەمێک زۆرتان لێ دەدەن نەچی برەی مشارەکەمان کردیە لە کوشتنی کەس کە دوایان مادەی قەتلتان لەسەر زیاد دەکەن مادەی قەتلیش لەگەر سیاست جودایە ئەو کاتی لەسەر سیاسیەکەش بەربی لەسەر قەتلەکەی بەرناوی تی لەوانەیە لێتان بدەن زووتین لەوان لێتان دەدەن بەس ئاگاتان لەوەی بی لە سزنی فلانەوانە هەمووی پێگوت گوتی کە دەتانبەن لەو بینە ڕێی لەگە برادەرەکان قسەی بکە مەترسێ برێ ئەو هامان لێ دەکەن تەحملتان نەبی ئەخوتی چی بڵێن ئێستا پێ دەرم گوتی کە دەستنە پێش حاکمی حاکم لێتان دەپرسی ینی ئەنگۆ متتەهەمیان بەری برێ بەریمە دەرێ بەراعەتەکەی خۆت برێیانی بەچێ ئەتو تاوانبارنی ئەمە لەوێن دەربووینە گچکە بووینە دەمانویست بین تەسلیم بینەوە هیچ ڕێمان شکنە بردیە پێشتر هاتە هەریرێ ڕێیان ساف کردیتەوە بەونەوە ئەیکە ئەمە بین گوتی وەرە ئەنگۆش دەبەمەوە ئەمن دەبمە مەفرەزە خاسە حکومەت پارەشم دەداتێ و ئەنگۆش تەسلیم دەکەمەوە هیچتان لێ ناکەن چەکەکانیشتان بینن لەوەی حکومەت باوەڕتان پێ بکە کە پێشمەرگەنە و هیچ شتان پێ نارێت چکان گۆمەندار ڕێیەکی زۆر جوان و معقولی لە بۆماندان منطقیە چکە تو چت کردیانی مەری لە تاقیقی گوت زەلام کوشتی وتم نەخێر زۆر ئیسیفادەی هەبوو باوەڕکە هەنگاو بە هەنگاوی ئەو سزنانەی کە داهاتووی هەمووی دەزانی چۆ بەخۆی چوو لێرە ئەمە زۆر ئیسیفادەمان کرد ئەوجە کە پاش ئەو مربرن ئەو 5 ڕۆژەی لێوە بووین ئەو جە تێگەیشتم ژیان کۆ لەوێ 3 ڕۆژ تەبانم بەو خواردنەی نەدەژیان کە ئەو سەمونە دەهات دەبا و سەمونە کرابە 3 بەش مەسەلە بەشە سبەینی نیورانی ئێوارە ئی نیورانش عینەن شلەک دەهات جاروێ برنجی لەگە بوو جارو بەش لە بوو هەندێک پشکە گۆشتی تێدا بوو ئەو سەمونانیان هەموو تێدەکرد لە دەفرەچی هەر 15-16 کەس پێکەوە دەوی بەدەستی تەبا مراک نەبوو ئێم بە حیاتی بەدەستنان نەخوار بوو ئەم بە سەرە پەنجەکەی دەستی خۆمڕەوان دەکرد ئەتووی برادری عەرەبیش ئەو های دەکرد وەڵڵاهی هەتا 3 جار ئەو هەم دەکرد هیچ نەدەمان لە ڕەنگم هەر زەر دەبوو پێشە من کەسەک مرد بوو لە غورفەی لە هەم لە برسان زگچوشی گرتە بوو نەخۆشی زگچوو خینی فڕێدا بوو عیلاجیان نەکرد بوو مرد بوو لەیس تەماشای منی کرد کوڕەکی زۆر بەبەزەیی بوو زۆر ڕۆشنبیر بوو گوتی ئەمن دەبی عیلاجی ئەو وەزعی بکەم لەگە مامە و لەگە گوتی کودی ئەو ڕۆ عیلاج دەکەم وەختەچی دیتم پاش ناخواردنی لە دەرکەیدا هەموو دەیان ناسی سەجانەکان سارۆکسێمان کەم نییە تو لەو جێبی بەس ئەوەندە ئینسانێکی مؤدەب بوو ڕێزی خۆی گرتە بوو ینی سەجانەکانیش خۆشیان دەویست وەڵایەکە گوتی ها لەیس بەس مراقب لۆی هەبوو لە دەرکەیدا مراقبی غورفەی دی ها لەیس ئەش گوتی ئیشم هەیە ئەگە بێمە دەرێ قسەتان لەگە دەکەم وڵا هاتن دەرکیان کردە و بردیان هاتەوە گوتی لە ئێوارەوە خواردن زۆر دەبی ئەمەش پێمان سیر بوو چۆن گوتی دەبینن وڵا ئێوارێ گوتی باوەڕ کە یونس سارە کوسێ مانگە لێرەمە ئەو تەنازولەم نەکردی
ئەوەی لەبەرە تو کردیت چکە نامەوێت لە پێش چاوی من بمری وەچێ ئەو برادرە ڕۆی لە پێشمە ئەخەم گوتم لۆ ینی نوەت نەکرد باگە دەستگوتی نە شتەکە ئەوەندە مهم نییە کە خواردن دێ خواردن تەواو دەبی بەشەشی سزنی ئێرە هەیە و تێ من دەزانم هەمووی زوباتی عراقینە جیرانە ئەوانە خواردنی تایبەتیان لە بۆ دێ لە مەتەمانیش لۆیان دێ لە مارش لۆیان دێ یان لە خواردنەکانیان باشۆشی مەنی هەمووش ناخۆن چکە تێرن فڕێ دەدەن گوتی وەم گۆ دێم ئەمن ئەو منجەرانە دەشۆین غورفەی مەبابێ بشۆ دەبایە غورفەک بچی بشواتن تی تەسلیمی وەکەن ئەمە دەیشۆین و ئەو خواردانش ئەگەر ڕێمان بدەن گوتی قبولیان کرد تی پێشیان گوتم باشە ئەوەن ئەو سارێک سوورە لێرەی بووە تا ئێستا چەند جار پێمان گوتی وتی پێم گوتن منداڕێکمان لەکنە تەحمل ناکە دەمری ینی ئەو قوربانیی ئەو شتەی لە بە تەنازلی لەبەرە من کرد بەغدا خەڵکی بەغدا بوو دەرێن تەڵەبەی جامیعەی مستەنسڕیە بوو ئەوەی کە بۆ خۆی لە بۆمنی باس کرد دوایش لە حکوم دیتمەوە ئادای لە حکوم دیتمەوە ئیدی کە وەختی خواردن دەهات چون خواردنیان هینا سێ کەسی لەگە خۆ دەبرد هەر جاری دەهاتەوە یەک دەفری گەورە ئەنوا خواردن تەبان بەرماوەیە بەس لۆ بوومە نیعمەتە باوەڕ کە هەمومان تێر دەبووین ئەو ئینقازی کردین ئەو هەفتەی لەوێ بووین پاشەوە هەفتەی تەبان دیسان ناویان خیندینەوە سەر ئاویشمانەوە هیچ هەموو پێکەوە بوو پێکەوە دەچوینە سەر ئاوێ لە تەنشێگەوە نەبوو ژوور مرافقبی هەمووی پێکەوە دادەنیشت و پیسایی خۆت دەکرد و میزی خۆت دەکرد و حەوزیش نەبوو وەچی مرافقی هەلێ پیسایەکەت بەجێ دەمە بەس ئاوک لە بنت بوو ئەو دەهاتی کە بێ دەرێ برنجەیەکی ئەو هابوو هەر پاز کەسمان داهاتین لە من دیوار لە ڕێزیەک خۆ بەتارکردن ینی بڵێن هەمووی پێکەوە ئەمن جاری یەکەم زۆر شەرمم کرد تعزیب هەمووی پێکەوە ئەو دەشی ژمارد یعنی هەتا 10-15 شتە چوای دەژمارد تەبان لەبوو ئیهانە و لێدان بوو کە ئەو ژمارەی خلاص دەبوو ئەوەی دەهاتە دەرێ بە کێبل لی دەدا هەتا دەگەیەوە غورفەکەی خۆت ئیدی بەس کە داهاتین لەوێ ئاویتکە هەبوو بە عەجەلە ئەوها پێی خۆدەوە دەکرد و دەچوە ژۆرە دادەنیشتی لە ژۆرێش ئەمەی خەیان نەکردەوە ئەوە خەفارەت بزنێنە جارێ و ژوورەک دەیانگۆرن خاوێنکەنەوە ئەویش دەبایی هەموو ژوورەکانەوەی خلاص دەبوو ئەمە هەموو ژوورەکان هات بەرێرە ئەوە بینە پێش چاوی خۆت ئەو هابوو ئەو دوایە ژووری ئەخیریان هەر جارەی ژوورەشیان لە بۆ دادەنا ئەمن ئەوەندەی لێ بووم بەبەرە من نەچوم نازم بەبەرە خەیان نەکرایەوە ئەچوە چیەوە مەزرایەکە ئەم مەزرا بوو هەمویان بە ماسی حوشتی خاوێن دەکرد ئەم کاشی بوو بەس ئاویش معدل تەڕ بوو ینی نەک برێکی شکوی معدل ئاوی لێ بوو دەهاتی لەوێن پێش بچێ دەرێ دەستی خۆت و لاک خۆ دەشت و لە ڕۆژتی هەرداهاتی ئەزە بە هەراتن دەبا یەکسەر لۆ سەری شت برین نەکەی لە ژوورێش پەقرە جەکمان هەبوو ئەو کە ئەوانەی کە بچی مەسەلەی خدر و فەزلی لەوێ سەتڵان دانابوو بۆ حالەت تەواری لەوێ خۆیان بەتار دەک مەجبووین لە حالەتش مەجبور نەبا شتە نەدەکرا بەس هەبوو زۆر لە ناو ژوورەکە لە ناو ژوورەکەی بەتانیەکەیان بەسەدا تا بۆ نوشتنێ ئەوە ژیانی ئەو هەفتەمان بوو بەزەمای تۆ باسێکی تۆ هەفتەیەک لێبووی ئەم یەک هەفتە لەو سزنەی ئەو کوڕە ساڵێک و 3 مانگی یەک ساڵ و 3 مانگ ئەو جە پاش چەند مانگ پاشەمە حکوم بوو براکەی حکوم درا بە ئەعدام و تەنفیزیش کرا بەخۆی حکوم بوو لە بغرێ بدیتمەوە ئارێوەڵە لەیس پاشەوەی کە لەوێ برین ئەو هەفتەمان بەو ناخۆشی گوزەران تەبعا ئاگام لە فەزل و برادران نەما بەس ئەبوو ئەسیل دەورەی ینی زۆر باشی هەبوو زۆر ئیسیفادەم لێ کرد کە سواری ئەو مسەلحەیان کردین پێمان دەگۆ مسەلحە نازانم وەختی خۆی و سیارە مقەپەتە سوار بووین لەوێ قسەم لەگە جەماعەت کرد چکار ئەمە بووین گوتم خدر شاخەوان فەزل دەمان بەنە جێشی ئێستا زۆرمان لێ دەدەن بەس تەحەمولکەن کورە باسی کوشتن نەکەن نەرن کەسمان کوشتیە کەسمانەوە کردیە لەو سزنی هەموم لەوە شەرعکردن فەزل گوتیە تو دەرێ لەوێ هاتیەوە وەڵام توزانیش گوتم کاکە ئەوهایان بە من گوتیە
هەورەگوتی بابە دەبڕۆ ینی باوەڕیان نەکرد باوەڕکە کاک سەلام کە دابەزی هەر لەگە سەلام و عەلەیک لە سزنی ڕقەمیەک ڕقەمیەک یان شعبەی 5 لە شعبەی 5 خلاص بووین هەفتەی شعبەی 5 کە خلاص دەبین شەویش بوو ڕاستەکەی ئەمەیان بردە ڕقەمیەک مەعسکەر ڕەشید لەوێ دایان بەزاندین هەر بە هەشنۆیەک هاتن بڕاست و چەپ تێمان بەربوو بە لێدان ینی لێدان وهایان لێداین ئاگامان لە خۆمان نەما ڕقەمیەک سژنی عسکەریە نازانم ئەمە یەک شۆ لە ناو عسکەر ڕەشیدە تاریخێکی هەیە تاریخەکیە سەدام دەرێ ئەمن لەوێ سزن بوویمە ئەمن ئەوەی دەزانم سەدام لە تاریخێکی هەیە ئێستا کاتی نییە باسیکەین بەڵام ینی شوێنێکی ترسناکە زانم جێم لە ئەوەی ئەو سەدامی بووە کە دەرێ لەوێ سزن بوویمە وەخت بەهەرحاڵ لەوێ کارەبایان لێماندا کارەبایان برێن ئیمن لە هەر دەستمێ خست دەیگۆ دەبی ئیلا برەی لەو 72 جاشەی کە کوژرایە لە شەری ڕازدەڕەبایەکان من خەڵکم کوشتە هەڕێکەوە هەر شەت بیان نەکرد نیان سڕیەوە ئەو هیچ سڕی بیانەوە کە من خەرکم کوشتە بەس شەڕەکە لەگەر بوومە ئەمیش دەمگۆ تەوان ئەبووەسیر گوتی بەس ئەو شەو تەحملکەن تەواو فعلەن قسەکەشی وابوو لە ترس دەست نەدەرێ لە لێدان باوەڕکە ئەوەندەیان لێماندا فەزل شەیتان بوو بڕێک گوتی سەیدی ئەزەمە پاشناومان حافزە یونس حەسەن حافز گوتی سەیدی ئەمن داک و بابم حافزن هەردوو چاویان کۆرەیە خۆ ئەوانە کەم ڕەحمیشیان هەیە بەس ئەمنیان هەیە وەڵڵاهی ئەمن پێشمەرگان مخەڕب نیمە نەشی دەگۆ پێشمەرگان مخەڕب نیمە ئەم علاقەم بەوارەوە نییە ئەمن چەکم پێ نییە فەزلیان جودا کردەوە ئەویان لەو لایدانە ئیدی بە کێبل و بە کارەبا لەمەیاندا وەختەش دیتم ئەوەندەیان لە خدریدا بە کێبلی خدر بە قوونە خشکەچەوە بن فەزلیان جارشکە هیناوە ناو لێدانی بەرچاوی یەکتری چامان بەسترا بوو چیان بەستە بوون مەبەستم هەمووتان پێکەوە لێک شوێن لیان لێک شوێنی ئەو هەبرین خۆی ساحەک بوو بەس لێدانەکەمان لە جێیەکی دوو ئەوەن دەبرێ ساحە بوو جێیەکە دیار بوو ساحە بوو ینی 3-4 ساعت کاک سەلام باوەڕکە من 2 جار لە خۆچوم تەحملم نەدەکرد بە ئاو بە خەبەریان دەینامەوە ئاخیریش سوپاس لۆ خوای کە هەر چارمان فەزل زۆر کەمی پێکرد لە چاوە من و خدر و شاخەوانی هادی هیچمان نەدرکان نە تحقیق بوو ئەوان بەس دەیانی ئەو شتەمان بە سەبسەپێنە بەس ئەم فەزلە قوربەسەر هەر هیچی نەکرد نارێم دەیگۆ بەس ئەو جارە بەر ببم لە جادەی قیر لا نادەم دەیگۆ فەقیرێ یەکەم جاری هەر یەکەم ڕۆژ بوو بەهەرحاڵ چووینە ژۆرێ لە غورفەکی گەورەیان کردین بەس نازم غورفەکە گەورە بوو زۆر قەدیمیش بوو سزنی ڕەقەمیەک ئەزم جەنابەت دیتیان ناڵم کۆنە زۆر قەدیم دیوارەکانی ئەستور بوو لە 63 کە ئەوە بوو کە ئینقلاب کرا لەسەر عەبدولکەریم قاسم هەرچی لایەنگری عەبدولکەریم قاسم و شیوعیەکان و هەمووی سوباتی گەورەی جێیش هەمویان کردبوونە ئەوێەوە لەوێ بوون لەو سجنی ڕەقەمیەکە بوون هەتا محاولەیەکی ئەوە کرا کە جارێکی تر دەسەڵات وەرگرنەوە شیوعیەکان محاولەیەکیان کرد پێڵێن حرەکەی حەسەن سەریع ئیتر پلانەکەوا بوو کە دەرگای ئەو سجنە بشکێنن چکە پڕ بوو لە گەورە ئەفسەرەکانی سەردەمی عەبدولکەریم قاسم بەس ئەوەیان بکردایە ئەو بەعسیانە تەفروتو ناکران نەکرا مقاوەمەیان کرد بۆ حرەسی بەردەرگا مقاوەمەیان کرد هەتا هێزی تر گەیشت هێزی پشتیوانی تر حرەکەکەیان دامرکاندەوە ئەنجا ئەمانەی کە لەناو ئەم شوێنە بوون بیریان کردەوە کاکە ئەمە تقریبی 500-600 زارتی گەورە بوون وتیان ئەمە وەکو قومبەلەی مەوقوتوان ئەمانە لێرە هەمویان کردنە ناو قیتارێک و پێڵێن قیتارە المەوت کردبوونیان ناو فارگۆنی قیتارە و بۆ گەرمای هاوینە بردبوونیان بۆ سژنی نۆگرە سەلمان قیتارەکە پێشتر قیری بار کردووە ئەمانیان کردوتە ناو ئەم فارگۆنانەوە کە بنەکەی هەمووی قیر و ڕاش بووە چیرۆکەی درێژە زۆر ماساویە وڵات زەمە لەوێ بووین هەتا بەیانی کاک سەلام بەیانی تەمەشای خۆم کرد
یەک جێم نەما بوو خەتی کێبلی پێدانە هاتبی یعنی لێرەم حتا بنی پێم بەس لەو تا چەند مانگیش ناڕواجەیەکی هیچ جێم نەما بەس نەشکا بوو بەڵام جێ نەما بوو کێبلی پێنەکەت بی هەمومان بەس فەزل باشتر بوو فەزل لە چاوم بەس لەو بەینا کوڕەک هات لە دەرگایدا گوتی ئەو شتانم لێ وەرگرن بە کوردی پەنجەرەکەی کردووە گوتی ئەو شتانم لێ وەرگرن ئەمەش وەرمانگرت کاکسەلام کولیچە و هەندێک جیز و ئەو شتانە بوو ئەمە ئێوە هەمووتان لە یەک ژوورا بوون هەرمان هەر چارمان لە یەک ژوور بووین وەختە چی دیسان لە دەرگە درا پاش ئەو کووردا ئەوجا ئێستا پێ دەڵێم چێ بوو وتیان وەرن قسە ببەن قسەی ئاسکەری دیە دوو دەست پێوەیە وەڵا ئەمن و وەبزانم خدر یەکمان چوین دوو کەسمان چوین سەمونی گەورەیان داینێ قسەیان پڕینی کرد ملاچیان داینێ فافۆن قاپیان داینێ زۆرمان پێسەیر بوو کورە باوەڕکە هیچ ینی لەوانەیە دەمراکەم نەخواردبی چکە قەلبم نازم لە ژوورەوە تێکچوو بووم بەس پێمان سەیر بوو ئەوم خواردنە خیار و کولیسەکار پێی لە هەمووی سەیرتر بوو وەختەکی تقریبا 1-2 ساعتی بر نامان خیندراوە بەس فەزل خواردنی خۆی لەوێ شەر خوارد تێنگۆ هەر مەخۆن جێ نەدەدایە هاتینە دەرێ ڕێزیان کردین لە کاتی ڕێزکردن ئەو بین چاومان کرابەوە کۆستەرێک ڕاوەستا بوو کوڕە چکەمان لەگەر بوو ئەو کوڕە بوو ئەوەی کولیسەکانی داینێ ئەو برادرە ناوی ئەردەلان بوو ئەوش کۆی بوو بەڕەحمەت بی ئەردەلان گوتیان بە کڕۆنەی ئەمری خوای کردێ کوڕکی سوورەی باڵا بەرزی ئەو چی بوو لێ ئەوە لەسەر تەنزیماتی یەکێتی گیرا بوو لە سزنی جەناحخواز بوو واستەی هەبوو موازەی دەهات کە موازەی دەهات زارزار نەک هەموو دەمێ دەیان هینا سزنی ڕقم یەک موازەکەی لە سزنی ڕقم یەک دەکرد ئەوجە خزم کەسی شتیان لە بۆ دەیان بۆ هێنا بوو کولیچە و شتیان ئەوش شەوێ گوێی لە دەنجی مەبوو بوو هاوار و گریان و قیژ و ئەو شتانەمەش بەڕاستی یانی خۆ عیبی تێدانە هاوارمان دەچۆ پەڕەکەی ئاسمانێ لە بە تەعزیب و لێدانی بە کوردی قسەی دەکەین کە هاتبوون کە دوینە غورفەی بەرامبەریوی دیار بوونام ئەوش ئەو حڕیەتەی هەبوو چ بۆ نازانم هات کولیچە و شتی داینێ دوایش سوتفە لەگەوی یەکسەر چوینەوە ئەو سزنەی کە ئەو لێ بووە بەس لەوێ ئەمن لێ یەکەم ڕاوەستا بوو لە جەماعەتی خۆمان یەک هات یەک شەقاز لێی لێدام کاکسەلام لێرەم ڕاست ئێرەم تەقی ئەو بنە هێزکەم خینی لێ هات لەگە بەس یانی شتێک هەستم کرد چاو لە پێش چاوم پێ بوو کوژاوە شەقاز لە چوا قەیمی لێدام دی سواری سیارەیان کردی ئەمن هەستم ئێرەم سڕ ببوو کە لەوێ دابەزین لەو سزنەی جەناحخواس لە ئەبوغرێب ئەردەلانمان لەگەر بوو ئەردەلان احتیاجی قسەی گوتی مەترسێن حرسەکانیشی دەناسی سانی چاک بوون خوا هەر ناگری گوتی مەترسێن لە نۆپارجێتان خۆش دەبی و ئەوە دەبی بەس گوتی ئێستا شاندێکتان لێ دەدەن بە زۆر نییەوە چی ئیشەوێ ئەنێ شتانێ بە کوردی گوتی حرسەکەی ئەو شتانیان پێ دەرێن ئێوە چەند لەو ڕقم یەکەمانەوە یەک شەو لێبوون بەس لێدانەکەمان خوارد لەگە نیسکەکەی سبینێ و خواحافظ کە گەیشتینەوێ نایب زابتە چی لێ بوو مەسوولی سزنەکە بوو هات ئیسلامی کردین وتی ڕێز بن تاوان لێ بۆ لێدانی ڕێزبینەوە سەلام عەلەیکە بە خێراتنەکە لێدان بوو وەڵا نایب زابتەکە تەمەشای زەلامش سەرسپی بوویان دیار بە تەمەن بوو ئەوهایە چی کرد گوتی لە چێ لێیاندای هەتا گوتی ئیبنی وێنە دەڕەبوو شتە چووە گوتم لەو سزنەی ئێستا هاتین حرسەکە لێدام ناشزانم لۆ لێدام ڕاوستا بوو گوتی من ئەوەی بین ناولای ئەمنیان لەوێ بنیانی ناولای هەندێک کێبلشتیان لە فەزلواندا بەس زۆر نەبوو یانی 3-4 دقەق مەمنون بووین بەوەندەی بەس هیچی لە من نەدا یەکسەر ئەمە هیناوە نازەم سزنەکە ژوور بوو هەمووی شیش بوو هەموو یەکدی دەدیت ینی ئەگەر بتویست بە ئەو لاش بینی بڕێک سەری خۆت بربا ئەوکەی دەتوانی ئەو سەری ببینی بینی ژوورەکان
بینی ژوورەکان ئەوە بوو دیوار بوو دیوارە بوو بەس ئەوید کە هەموو شیش بوو چکە لامنی عام بینی ژوورەکانیش هەر ئیوێ دیوار بوو لە ژووری ئەم سەر ژووری ئەو سەرتەبین ڕسمی سزنەکەم هەیە هەر ڕسمی ئەو سزنەم هەیە کێ گرتوێتی لە گۆگڵ دەرمینایە هەیە نەکبرێن بۆ کەس گرتی بەس ئەو سزنەیە کە ئەمە لێ بووین تقریبا برێ 6 غورفە پشتەوە 6 غورفە چکە لە ناوەندێ دیسان 6یان دانابوو هەتا هەردوو قاعاتێکەر نەبی دەرکە چکچکە بوو بەس 6 بوو ینی ئەوە نەبوو برین کەس نەبینی ئەمەیان بردە غورفە قاعەی دووەم کەسی تێدا نەبوو ئەنی هەر ئەوە دەڕۆی کە 6 دێ ئەو دیوی کەسی تێدا نەبوو یەکەم غورفیان لە بۆ مەکردەوە ئەمەیان لەوێدانا بەستیان کرد 3 کەسی گەورەیان هینا کورد لەگەرمان بن چەند ڕۆژێک هەتا فێرە تعلیماتی وێن دەرمانکەن چکەوێ تعلیماتی ئینزیباتی لەسەر تەطبیق دەکرا سزنەکانیش خۆی ئەمانی تۆ بینیتە هەمووی سجنی عسکەری حسابن ئاخر استخباراتەوە خەتا ئەوەکانی سەجانەکان ئەوە بوون ئینزیبات بوون ئیوێندەر ئینزیباتی بێری سۆر خەتەکان وەکو خەتی عسکەری مەسەن خەتی سپی ئەو هات لێ درابوو خەتی سۆر و نازان وەچی هەمووی عسکەری بوو لە غورفەچیان داما 3 نەفەریان هینا ئەنتیکەکەی ئەو 3 نەفەرەی هەر سێکیان ناویان عەبدوڵا بوو یادیان بەخێر عەبدوڵا حەمە پیرۆت خەرچی قەڵات زەبوو عەبدوڵا پێنجوینیمان هەبوو عەبدوڵا حەمە غەریب پێنجوینی و پێم وابی ئەعدام کرا خەڵکی پێنجوین بوو عەبدوڵا مەریوانیش هەبوو عەبدوڵا مەریوانی نازانم نە کۆمەڵە بوو نە دیموکرات بوو مەریوانیان مەریوان ئەو دیوی بوو زەم ینی ئەخر پێیان دەگو عەبدوڵا مەریوانی مەریوان بوو ینی خەڵکی مەریوان بووە عەبدوڵا مەریوانی نازم لەسەر فەقیری شتێک گیرا بوو نازم ئەو لەست گیرا بوو بە سیاسی بوو قەزیەکەیش ئەوش گیرا بوو هەرسێک عەبدوڵا لە لایمە بوون هەتا 3-4 ڕۆژ کە فێرە ژیانی وێن دەربوون دوای خەڵکیتکە هات تعلیماتەکە چی بوو تعلیماتەکە فێربن سبەینان دەبا سعات 7 لە خەو هەستی بە ڕۆژ خەو مەمنوع بوو سعات 9 شەو دەبا بنووی ڕۆژێ ئەتۆ هەر لە ژۆرێ ڕۆژێ 2,000 تعداد هەبوو سبەینان نوڕانان و ئێواران تعدادیان دەکرد لە هەفتەی جارێک 1 سعات دەیان بردینە بە ڕۆژ ئەو سزنەی جەناحخاس لە تەنش سزنی خەفیفەی بوو لە ئەبوغرێب چکە ئەوانەی وێندەریش یعنی 190 حکم دەدرا بە ئەعدام 100 دەی تاکترک وەکوما یان تۆهمەکەی بڕێک خەفیفتر ئەو حکم مؤبەد بوویان خواردتر دەنا ئەوە هەمووی بە زۆری لێ ئەعدام بوو مەسەلەن ئەو برادرانی دەرێم مەسەلەن عەبدوڵا حەمە پیرۆت قەراتزەی پشدەری بوو ئەو واستەچی گەورەیان لۆ کرد ئەعدام نەکرێ بەس مؤبەد بەس عەبدوڵا پێنجوینی ئەعدام کرا عەبدوڵا مەریوانی نازام چی لێ هات کوڕەچکە بوو ناوی ئەحمەد سەعید قادر ئەو ناوم قەت لەبیر ناچی گەنجێکی زۆر قۆز بوو یەکێتی بوو ڕسمەکی خۆشی دامن ڕسمەکی کچکەی لەلا بوو گوتی کاکە ئەجدەیگە وینس کاکە وینس ئەو وێنەی منت لابی لە یادم مەکەن تخوا دەزانم ئەعدام دەکرێم پێم وابی ئەعدام کرا چکە حکوم کرا بە ئەعدام بەس نەتیجەکەم نەزانی ڕسمەکەت نەماوەت ڕسم ئاخە ئەوە نارێم لەو هەراتن و ڕۆیشتن و ئاوارەی ئەو لاونا شتەکان هەندێک زۆر شتم فەوتە ئەو ڕسمەکەم لەو دەفتەر یادگارییدا بوو ئەو ئەحمەد سەعید قادرەش لۆیە لە بیرم ناچی قناوەکەم نووسی بوو کە لە بیرم نەچی لە بەرامبەرمان لە ژوورەکە بوو مامۆستا عەبدال هەبوو عەبدال شەوکەت عەبدال هونەرمەند بوو لێرە لەگەر خەرچی ئاکرێ بوو بەس خۆی لە هەولێرەدا دەنیشت ئەو لەسەر تەجاوز حدود گیرا بوو سێ کەسکە جەمیل و عەدنان و حەسەن ئەوانە خەرچی کفری بوون ئیوانە گرتنیوانە زۆر خۆش بوو ئەگەر بە کورتی لۆت باسکەم جەمیل زۆر شەیتان بوو لە عومری مەبوون هەستا بوون کەرەکیان گرت بوو کەرەکەیان سبوخ کرد بوو ڕسمی سەدامیشان لە ملی کەرەکەی کردبوون لە ناو کفری بەڕڵایان کردبوو هەر بە خۆشیان چوبیان لەکن برادە گچکە بوون لەکە برادەرەکانیان باسییان کردبوو وەڵا حکومەت هەر سێکیانی گرت بوو لەسەر ئەوەندەی
یەکی 5 ساعت حکم بوون دەمگو باشە سەلامەت ئەو کەرت بەڕلا کرد بەڕلا کرد لۆ دەچیوە دەرێ لە خەرسی دەکەی یانیشتی نوکتەی خۆش تێدا بوو بە جارێک ئەمن توش شەڕێک بووم ینی شەڕ لەوێ هەر جەریمە بوو دوو شەقاوە هەبوون شەقاوەی بەغدایە بوون عەرەب بوون ئەوانەیان گرتە بوو ناوی عەلەساس چاچیان دەکەن جێیوان نەبوو جێەکە بە زۆریان لێدا بوون هینابیانەوێ ئەمش ڕۆژ چوین قاپ لە بۆ سەر ئاو غورفە دەچوین یان دوو غورفە دەچوینە سەراوێ قاپم دەشوشت ئەو یەک لەو شەقاوانە هات دەستی خۆی لەسەر قاپەکانی مشوشت پێم گوتم بۆ دەکەی خەو دەست و قاپە نای لەسەر دەخۆینەوە تو لۆ دەستش هەتا زلەگرتی لە منیدا کە لێدام تەبەم ئەوەی ویم نەبوو لەم باڵا بەرزتر و ئەوە بوو کوڕەچی لێ بوو ناوی نەوزاد بوو هەولێری بوو یەکی ڕەشتاڵە بوو ئێستاش لە گەڕم بیبینمەوە ناوینمەوە یەک جار دیتمەوە پێش ئینتفازەی بەس نەمدیتیتەوە فیتەر بوو وەختی خۆی نەوزاد لەوێ بوو کە دیتی پارەکی بە من وەنا کوڕەکی کورتە باڵا بوو نەوزاد بەس بەغیرەت شتیوهانە بوو کەتە سەر ئەو کابرایە نازم کەتە بنی هەتا تێر بوو لێیدا وەڵا لێکیان کردنەوە تەبان شەڕ جەریمەیە ئەمەوا بە خۆمان لە چعالەتە وەڵا نەوزادیان بان کرد ئەو کوڕەشیان بان کرد دەبا لە سەزک لەو سەری قاعی هەتا ئەو سەری قاعی بێن و بە کێبلیش لێیان دەدا ئی کوڕەکەیان کردی عەرەبەکەی ئەو سەنجارێک هەتا بە خۆیان ماندی دەبن دەستیان پێش دەست بە نەوزادی بکەن ئەو غورفەی بەرامبەرە من کاک عەبدوڵڵاوان گوتیان یونس ئەگەر بە هاواری نەوزادی وەنەچی وەزعی شڕ دەبی ئێگوتم چ بکەم وتیان لە دەرکەیدا برێ حەرە سوەرە گوتی ئەو زۆر احترامی مەشان دەگرت ئەو چاری نەفەرێ وەڵا هات گوتی چ دەوێ گوتمە من ئەو مەوزوعە پەیوەندی بە من وهەیە تیان چییە وەردەرێ تم بە قابلە سێمشەندە کێبلی بخۆم بەس یەکجار نەوزادەوەندە لەسە من وای لێ هاتیە وتم مەوزوعی شەڕی نەوزادی لەگەر ئەو کابرای ئەو هابووە ئەوە لە منیدایە ئەمنیش هیچم پێ نەکرایە نەوزادیش پێی گوتی لێی مەدە جوونی بە نەوزادی شەڕەکە ئەو هابووە وەچی وام گۆ هیچیان لە من نەدا وتیانە توگەڕ نەوزادیش لەوانەیە دوو دەقە لێیاندا ئەو لەسەر من شەڕەکەی کردوە و بەمنی دەگوم مەمنونی تومە فەقیرێ یعنی یەک لە حەدەسەکان کە لە سزن لەوێ ڕوویدا لەوێ پێشی بچینە مەحکەمە دەمانزانی مامۆستا عەبدال بەردەبی چکە تۆهمەکەی تەجاوز حدود و بەخۆشی هات و خۆی تەسلیم کرد بەس تەجاوز حدود مەگەر خۆی تەسلیم کرد بەخۆی خەبەریان لە تورکیا بووە نەک برێ چوتە پێشمەرگە و یان ئیران چکە ئیران خەتەر بوو تورکیا ئەوانە باشتر بوو ویستی بستە ئەوروپا خزم و کەسیان گرت بوو دویان ئەوە نێتەوە ئەمە ئەوانە دەگرین ئەو شاد بووە دەمانزانێ حکمیش حکمەی خەفیفە یان بەردەبی یەک داوام لە مامۆستا عەبدالی کرد گوتم مامۆستا ئەگەر چیەوە یەک ئیشم وەکو دەچمەوە غێر خەیاڵە و قسەیە و لەگە یەک دەکەی ڕاگۆڕینەوە ئەو دەیگۆ یونس کچکەیە بەردەبی و ئەمە ئەعدام دەکرێن و کوڕە نایمە لە بیر نەکەی و ئەو شتانە ئەو قسانە دەکرا گوتم بەس بڕۆ ماریمە برێ ئەوانە ماینە بەس ئەوەندە وتم ئەگەر تووشی حەز دەکەم یەکشت بە بابم برێ ئەوش دەیگۆ یونسە تۆ دەزانم لە ڕێمەوا دەڕۆم دەچمەوێ گوتم کاکە ئەو قسەیە وت چ بە بابت برێم گوتم بابم 18 بلبلی هەیە بلبلی ڕاگرتبوو لەسەر بان تخوا ئەگە چیەوە ئەوەندە بە بابم برێ بلبلەکان ئازاد کە بورا المهم مامۆستا عەبدال ئازاد دەبی وتت ئازادی بکە وتم بلبلەکانم بۆ ئازاد کە مامۆستا عەبدال کە بەردەبی دەڕوا دەچی ماریمە دەبینتەوە کە دەبینتەوە دەچیت لە دەرکەی دەدا ئەوجە لێرە باسی ئەوە لۆ دەکەم چەند کەس گەمەی بە ماڵێمە کردی بە ئەحساسی داک و بابم کردی ئەوە نییە ئەمە لە سزنین یعنی ئەمە دەستمان کردە چەک بە بیر و باوەڕە کە وڵاتی خۆمان پارێزین لە دژمن بەس لە دەرێ ئیهانەی داک و بابمان دەکرا خزم و کەسمان دەکرا
بەرحاڵ مامۆستا عەبدەل لە دەرگا دەدا داکم دەرگا دەکاتەوە دەرێ فەرموو دەرێ وەڵاهی ئەمن لە لای یونس هاتیمەوە هەر لە دەرگا داکم کەوای دەرێ بانجی بابم دەکات دەرێ وەرەوە پیاوە کاتیەوە ها دەرێ بابیشم بە خێراتنی دەکە خوایتیان خەبەرێک بزان چەندان خەبەری درۆشیان لە بۆ چووە مامۆستا عەبدالی دەباتە ژۆرێ دادەنیشن بابم دەرێ کۆ کوڕانەی مەدیتیە چێنە ئەوان دەرێ کاکە ئەوانە 4 نەفەرن یونسە فازلە خدرە شاخەوانە باسییان لۆ بدەکە کە دەگاتە مەرحەلەی ئەوەی دەرێ یونس یەکدا هەر بام قەناعەت ناکە دەرێ بەخوایە من هەمووی چەند ڕۆژەکە لە کنەوان هاتیمەوە بە زوعدم بە یونسدایە کە بێمێرە پێتان برێم دەری یەک ئیشی بە تۆ هەبوو ئەگە لەوی بکەی بابیشم پێدەرە ئیشەکەی چییە ئەمن ئامادەمە ئەم ماری خۆم لەسەری دابنێم دەرێ وەڵا بەس گوتی ئەو بلبلانم لە بۆ ئازاد کە مامۆستا عەبدال دەرێ تەبعاً دەرێ هەر نەستا بوو با بتەستا چۆ سەربان دەرگای قەفەزەکەی کردەوە لە بلبلەکان دەرێ هاواری کردوتی خوایە چۆن من ئەو بلبلانم ئاسات کرد ئەو هاڕۆحم بەو کوڕی من و ئەو خەرکەی بکەی بەورە کاک سەلام هەرجاری ئەو مۆزوعی دەجێڕمەوە دەگەمە ئێرە تەحمل ناکەم بە هەر حاڵ بلبلەکان ئازاد دەکا بابم ئەو دوعایانەش دەکا ئیدی مامۆستا عەبدال ساحیبی مسەوەرجام و جەمیل بووینە ئەوانە زۆر مەشهوور بوون ئەزەم لای ئەوە بوو یەکیان لە تەیراوە بوو یەکیان لە لای قاعی شەعب وەڵا بابم ڕۆژ باشتر دەچیتەوە تێر نابی لە قسەکانی خۆی پێ پیشان نادا ناحەقی نییە ینی نەوێرایە بەس ئەو وعدەی بەجێگەیاند کە هات ئەو خەبەری یەکەم کەس بووە لە پاش گرتنی ما کە ئەو وەزع دەبی کە خەبەرێکی ڕاست دەبیست ئەویش بەوەی باوەڕ دەکەن کە دەرێ بلبلەکان بەردا ینی دەنە باوەڕیان نەکردیە چکە جارێک لە جاران کە ئەمە دەگیرین بوو برا لەوانەیە هەندێک جار بێمەوە پاش و بچمەوە پێش چەند ڕۆژێک پاشەوەی ئەمە دەگیرین مام دەستە لای مەفرەزە خاسە کە بە حیساب خزمی خۆشمانە یان ناسیار بووە بابی فەزل چکە ئەوەی زیاتر زەرک سوتا و لێ قەوما بوو مامم بووە باوڕکە کاک سەلام دوعام دەکرد خوایە من ئەدام بکرێن بەس فەزل هیچی لێنێ ئەو فەقیرە هیچی نەکرد توش بوو مامم ئێستاش مایە لە ژیان دەژێرتەوە دەرێت چوومە لای دانیشتم گوتم فلان ئەم لە کتابەکە ناوم هینایە مەفرەزە خاسەکە ئیمەتیقی خۆمانە گوتم فلان ئەو کوڕانە ئەو هاجیراینە ئەگەر شتێکت پێ دەکریان سەرەداوەک شتێک دەرێ ئەوانەی لە فلان جێی جیران گوتیم گوتم ئەرێ وەڵا گوتی ڕۆژێن بە خۆم لێوە بووم لە مەعسکەری وەچ ڕەمیان کردن گوتی زانیم درۆی دەکا گوتی بەس ئەمش دەوێ خەریک بوو بتەقم لە خەفەتان گوتی هەستامەوە گوتم زۆر مەمنون وەڵا ئێمە کوڕەکانمان لێ ڕۆیشتینە کە بکوژرێن و ئەعدام بکرێن و گیانی خۆیان بەختکەن خوافیز تی بەس لە پێش دەرکەوی گریام هەتا گەیشتی مۆمارێ گوتی ئەوە برین بەسەر چوو چەند کەسی کە چووە پارەی لێستاندینە بینن پارە ئەوە ئەو ئێوارێ نانیان لە بۆ دەبم ئەو ڕۆیارێ ئەویان لە بۆ دەکەم یعنی ئەتوو هەم بە ماڵ دادەڕوخێی هەم بەوەی کە ئەولادت لە سزنە ئەو هات بەسەر دێ طبعاً ئەمە خەڵکمان زۆر لەگە بوو
کەڵاوە لەگەڵ منیشان کردو بوو کاک خەبات بەس من دوای ڕاپەڕین لێم وەرگرتەوە پارەکە ئەوەی کە پاری لە دایکم بەخوا ئەمیش یەکەچیان وەم لێ کرد یەک لە مستەشارەکان قسەی ڕاستی بە بام گوت بوو بام زۆر زەی کرده بوو ینی ئەمە منەتمان پێیە بەڕاستی کەریم خان برادۆستی بام دەستە لای درێ میر کوڕەکانم کوڕ و برازام و دوو نەفەر جیرانی حار و حسابیانەوە هەیە لە چێ دەرەوە وەزعیان هەموو شتەکانی پێ دەرێ تەلەفۆنی دەستی هەبووە وەختی دەرێت تەلەفۆن دەکات لە بۆ نازام چێ دەری کابرا پێی دەرێ ڕاستەوانە جیرانە و بەریش نابن بە هیچ واستەک بەڵام یەک شت هەیە میر دەرێ ئەو پیاوی منن ئەو هایە پێ دەرە بە کابرا یەک شت هەیە میر ئەوانە ئەعدام ناکرێت ئەوەندە بە عایلەکەیان برێ پارەی خۆیان نەدەنە کەس و ئەعدام ناکرێت بابم دەرێ وحید ئەو کەسە قسەی ڕاستی بە من بوو فعلەن ئەنگۆ ئەعدام نەکران و بە کەسش بەرنەبوو ئەزە مەوزوعی بینە سەر مەوزوعی هەویەکەی شاخەوانی و فەزلیش ئەمە لەوێ مشکلەی ڕدێنی شاخەوانمان هەبوو شاخەوان ڕدێن دێ ڕدێنی ئەو ڕدێنی کوچارە سەر بکە بۆ خۆی تەمەنی وتە سەروی هەژدە بوو هەژدە 90 بوو 90 بوو مال 69 بوو بە پێی ناسنامەکەی ئەدی بە پێی ناسنامەکە چەند بوو ناسنامەکە 73 ئەمن 72 یعنی لە تۆش مناڵتر لە من مناڵترە کێشەکە لە خدر 17 ساڵە فەزل 16 ڕێتێ چه جاری وایە کەسێک گەورەتر لە تەمەنی خۆیان ئەخە بزانە چی لێ هات وەزاکە ئەمە لێرە تەبیان بۆ 3 مانگ هەتا مانجی 12ەوە هەر پێکەوەینە هەستاین سەبەی سەر سەقف دیتە ئاسنەی پێوێ پانە سفەیفی پێ دەرێ نازەم شتێکی وایە ئەوانی بان سەبە دەکەن شتێکی پانەوە بەجێ دەمینێ قەیدێکە ئەزانم ئەوە تەختەکانی پێ شتێکی ئاسنەوە هەستام گوتم شاخەوان یان ئەمن دێمە سەر پشتی تو یانە تووەرە سەر پشتی من ئەوەی لێ بکەینەوە بیکەینە موچش ئەو فکرەمان بۆ هات وەڵا کەوامان کرد ئیدی هینامان لە ئارما خشان ئەو قڕبە سەرە هەموو ڕۆژێ مووی سەر و چاوی دەردەینە هەموو ڕۆژێ بەس هەتا لە مەحکەمەی سەر و چاوی لوو زیاروی لەوەی وەمان کرد ئەوە هەبوو حانوت هەبوو ئینزیباتەکان هەفتەی جارێک دەهاتن دەگەڕان ئەوەی پارەی پێبە مەسەلەن دەینار قۆدێک دۆشاو بێ قۆدێک تەعین بێ ئەو شتانە تەمامەش پارەمان نەبوو مانگێک زیاتر 2 مانگ بوو لێ هیچ پارەمان نەبوو هەر جاری حانوت دەهات ئەمە هیچمان داوا نەدوو پارەمان پێ نەبی داوای چ بکەین وەزە ئەوانەی قەدیمتر لەمەکە دەچوونە محکەمەی داهاتنەوە خەرج لە محکەمەی پارێ مەسەلەن تو لە ئەمنی موازەت هەیە دێ ئەو کاتی دەتوانی قسەی لەگەیەک بکەیت دەیگۆ کاک سەلام کاک فرانت کوردیا کورەمە هیچ پارەمان نییە لە فلانجێ ئەچوش ئەوانت پێ زەرورتر بوو پارەی بەرچ خۆت هەموو دەداوان لۆ خۆت داهاتەوە ئەوجە 5 دینار بە 10 دینار بە سڕەگەیشتەمە ئەو جارە نایب زابتەکە لەگەر بوو گوتی ئەوانە لۆ شتیان لۆ نانووسی لۆ داوا ناکەن ئەوش گوتی سەیدی ئەوانە پارەیان نییەوە تا ئێستا داوای هیچیان نەکردیان ئەوە تەماشای کرد گوتی یعنی لەوەتەی لێرە هیچتان داوا نەکردی وتمان نار قسەی خۆمان وەردەگرن گوتی ئەوەی ئینزیباتەکەی گوتی هەتا ئەمن لێرەمە هەتا ئەوانەش لێرەنە هەرچی ویستیان دەنووسن پارەکەش ئەمن دەدەم ئەنی ئەوش مەوقفە بەڕاستی شەوەچیان تەبان ئەوەی جێبەجێ کرد بەزەمەش غرور نەبوو مەسەلەن ئەگەر دۆشاوەکمان داوا کرد باە مەسەلەن تەحینێکمان داوا دەکرد شەوان لە خۆمان پێش بخەوین دەمان خوارد ئەو شتانە جارێکیان شتێکیکەم بەسەر هات ڕۆژنامەیان دەینا برێنجەری دەی جمهوری و ئەوانە هەبوو زمانی زار دەهات ئەمژۆ لە دەستم بوو ڕسمەکی پێ بوو ئەو ڕسمەکەی خوشکەکەم هەر لاوە بوو ڕسمەکی تێدا بوو ئاین خوشکەکەم بوو بە منداری ئەمیش قاتی سەری خوارێ هەبوو سەرش خوارەی دەدیت خوارش سەری دەدیت ئەمش دانیژمەوە هەدەگریامەوە ئینسان بەتەنێ غەریبیە و ئەوانە سزنە لەسەرێ نایب عەریفەکە بوو زۆر محتەرەم بوو لەسەری ئەمنی دیت دەگریە وەڵا هاتە خوارێ هات گوتی ئنهەڵ بە تووڕەی هەستەوە ئەمیش
قەدوا بە تووڕێی قسەی لەگەمە نەکردبوو ئەمش ترسام هەستامەوە گوتی بەڵە جیبن مفتاح هەر یەک سزنیش بوو بەس محتەمیدی خۆیان بوو کلیل شتیلەکەم بوو غورفەچیان دابووە لە خۆیان خزمەتی خۆشیان پێ دەکرد وڵا کلیلی هینا گوتیان وەرە گوتم بە قورئان لێم دەدا وڵا ئەمنی بردە غورفەی خۆی غورفەی زابت خەفەری تەلەڤیزیۆنێکی کچکەی لێ بوو گوتی دانیشتە وڵا دانیشت تیلۆ دەگریای چۆی گۆ زانیم لێم نادا کە ئەمنی برد لە غورفەیدان لەسەر کورسی و یەکەم زارەوە ها بە ئیسراحەت وتم وڵات زەری دەکا ڕسمەش پێ و بە خوشکم دەچوو ئەم زۆر غەریبیم کردبوو گریام گوتی یعنی لەوەی درم خۆش گوتی حەزت لە چێ بخۆین گوتم وڵا هیچ ئەم برسیم نییە وڵا بانجی کە ئەو سزنەکەی کرد گوتی بڕۆ سینجی مریشکم لۆ سۆرکەوە پیازی شتێکە ئەزەم لە ژیانی پیازی ناخۆ یەکسەر چ وتم سەیدێم پیازی ناخۆ دەستی بە پێکەین من بابێ بە پیاز ئەو لە بەرەم نیگەێت سەیدێم پیازی ناخۆ گوتی وەڵا بدون پیاز وەڵە دۆمینە هینا گوتی وەرە دۆمینە چ بکەیت یعنی هەر لەبەرەوەی درم خۆش کا مەسەلەن پاشەوە جار دەچووینە بەر هەتاو ئەوانە زە پێم گوت بوو لە غەسڵ ئیشم کردیەوانە جار دەیگۆ یۆنەس دەم گۆ نام سەیدی دەیگۆ وەرە بڕۆ سیارەکەم لەشۆ زەعوشەکە سزنی خەفیفەت دەدیت ئەوزە 1-2 خەرچی خەفیفەی وها بایان لێ دەکردم و دەیانن ئەوان دەوێران قسەی بکەن نامنیش دەوێران قسەی بکەن هەندێک جارەوە لە ئەوکەی دەدیت لە ئەوێندەر خۆشترین شت ئەوە هاتە لامان گۆرانی بێژ عوسمان حوسێن ئەوەی گۆرانی شیرین ئەوڕۆ بەهارەی دەرێ قەدیم هەستە بچینە سەیرانێ وەڵا ئەویان هینە کە ئەویان هینا گوتم ئەمش لە دری خۆمان گوتم وەڵا خەنی بووینی دیرە خۆمە بەستە پرەی لێ دەدەین ئەو وەختە ئیتر بەناوبانگ بوو بەنا ئاخر وەختۆ یەک گۆرانی گوت بە هەموو عێراق دەیدیت وانە شیرین ئەوڕۆ بەهارە ئەمەش پێ عین دەکرێ وەڵا ئەو بۆ ئەویش هەر ئەو لەسەر تەجاوزی حدود گیرا بوو لە ئێران فەقیرەی دوو ژنیشیە بۆ مەژ نەمان زانانی وەڵا هینیان لە ژۆرەیان کرد گوتیانەوە متڕیبە و ئەو هایە و نازانم چوو جار گۆرانی دەگۆ بەس حەدەسە کە چوین ڕۆژ چوینە بە ڕۆژێ ئەوجە کە دەچوێ بە ڕۆژێ دەبا لە ساحەکەی غارت دابا یەشی بە کێبلی لی دەدای لێدانەکەشی دەبە خۆ دڕوت کردەوە على ئەساس دەچێ بە ڕۆژێ وەڵا لێ شاخەوان و عوسمان حوسێن لە دوویەک بوون شاخەوان لەو لێدان و هەراهوریایە چبرێ گۆرانی شیرینە ئەوڕۆ بەهارە هەستە چینە سەیرانێک جوابی داوا کرد گوتی حیوان وەختی وەیە وەختی بەهاریەوە جوونە چکەیدا هەموو قالمیان کوتیوە شتی خۆش ڕوو دەدا لەنا ئەو وەزعانەش ئیدی پاش 3 مانجی ناوی من و ناوی فەزلی خیندراوە یەکەم جارە یەکێک ناومان بخیندرێتەوە بەس تۆ ئەو بەس فەزل وەڵا ناوی خیندراوە خۆیان بوتیان وەرە وەڵا بردیان و فەزل بە عەجەلە ئەمنی ماچ کرد و ئەوانە و یەکدیمان ماچ کرد و وتیان برین پەڕۆکەی چاوی شت بینە چکار کەس دەبایە لە باتی عینەکی پەڕۆشی چاومان هەبی عازر وەڵا پەڕۆشی گوتی غەرازی شت بینە ش پێمان سەیر بوو لەو فەزل بەتەنێ وەڵا بردیان فەزلمان نەدیتەوە حتا ئەمە 28 یەکەم محکەمەمان کرا جەگە بێمە سەر محکەمەکەی لێرە فەزل لەمە دابڕە جا کە خەبات حەزەکەی ئەوەی محکەمەکە هەڵەگرین بۆ ئەڵقەی داهاتوو زۆر چاک تازە باوەڕ ناکەم کاتمانە بە چکە ئەوەش چیرۆکێکی ترە و زۆریەوێ ئەوە هەڵەگرین بۆ ئەڵقەیەکی تر زۆر کاتێکی خۆش بۆ هەموو لایەکە تا ئەڵقەی داهاتوو